بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين ئیمانداران و خوانەسانی بەڕێز لە زنجیرە باسی ڕوونتردا بابەتی ئەمجارەمان لە ژێر ناونیشانی وتاری هەینی و دید و تێڕوانینێکی نوێ بۆی هەریەکێک لە ئێمە ساڵی 52 جار ڕۆژانی جومعە بەشداری خوتبەی جومعە دەکەین هەریەکەمان لە گەڕەکی خۆمان و لە شاری خۆمان و لە گوندی خۆمانەوە کاتێکی خۆمان بەلانی کەم سەعاتێک دەچین تەرخان دەکەین لە بەردەم و تاربێژی مزگەوتەکەماندا بۆ ئەوەی وانەیەک لە ئاینی ئیسلامی پیرۆز فێر بین وایە بە پێویستم زانی ڕوونتر لەسەر وتاری هەینێ و خوتبەی جومعە بدوێین ڕۆژی جومعە ئەو ڕۆژە پیرۆزەیە خوای پەروەردگار لە قورئانە ناوی هێناوە یەک سوڕەتی قورئانی پیرۆز ناوی سوڕەتی ئەلجوموعەیە لە هەموو ڕۆژەکانی هەفتەدا تەنها ڕۆژی جومعە سوڕەتی قورئانی بەناوەوە هاتووە خوای پەروەردگار لە قورئانە دەفەرمێ یا ئەیها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون ئەی کۆمەڵی ئیمانداران ئەو کەسانی کە خواناس و دیندار و بڕواتان بەخوا و بە قیامەت هەیە هەر وەختێک کەوا بانگی نوێژی جومعە درا و بانگتان کرا وەرن بۆ نوێژی هەینی فەسعەو بە پەلە بڕۆن فەسعەو معناوە نییە ڕابکەن واتە گورج و گۆڵ بڕۆن بە چالاکیەوە بڕۆن بە نەشاتەوە بڕۆن واتە بە خاو و خلیسکی مەڕۆن هیوا هەیە لەگەڵ ڕێزم بۆ جەنابتاندا کە دێ بۆ نوێژی جومعە یعنی هەر ئەوەی دڵی بە بێگار دەیهێنی حەز دەکات نیوەی خوتبە تەواو بێ ئەو جا بێ نا فەسعەو گورج و گۆڵانە چالاکانە کەسێکی وریا و پاک و خاوێن خۆتان بگۆڕن خۆتان بۆن خۆشکەن وامەزان بۆ بێگارێک دەچن وابزان بەرەو فێربوونی ئاینەکەتان دەچن دەرسێکی نوێ دەخوێنن چۆن قوتابێکی چالاک خواخۆیەتی زوو بگاتە قوتابخانە و نیو دەقەدوانەکەوێ فەسعەو ئاوا بە گورج و گۆڵی بە نەشاتەوە هەموو لەشتان بکەن بە گوێ بۆ گوێبیستنی قسەکان إلى ذكر الله قرآن نافرمي إلى صلاة الجمعة هندي مفسرين والك ددنا ولا تفسير كردي كان دا كاتك بان كران برون بو نويج جمعة نا قرآن فرمي فاسعوا إلى ذكر الله هرچن نويج بو خوي ذكرى بلام قرآن باسي نويجي نكل لما عنده باسي ذكري خواي كر واتا خطبي جمعة دبي باسي يادي خوابه باسي قوري خوابه باسي ناسيني خوابه باسی سەرنجامی گوێڕایەڵی خوا بێ و باسی سەرنجامی سەرپێچیکردنی فەرمانی ئەڵڵا بێ ئەمە زیکری خوایە وەرن بۆ خوتبەی جومعە کە ئەمانەی تێدایە واتە و تاربێش پێویستە یادی خوا بخاتەوە بیری خەڵک بڵێ خەڵکی نەعیبادەت بکەن یادی خوا بکەن باسی گەورەی خوا بکە باسی ئیعجازی زانستی بکە لە جەستەی مرۆڤە لە ئاژەڵە لە ئەرزە لە ئاسمانە بەمانە گەورەی خوامان زیاتر بۆ دەردەکەوێت باسی ناسینی خوا بە باسکردنی صفاتی ئەسما و صفاتی پەروەردگار سەرنجامی گوێڕایەڵی خوا ئەوانەی کەوا گوێڕایەڵی شەرعی خوا بوون سەرنجامیان چۆن خێر بووە ئەوانەی بێ شەرعیان کردووە ئەگەر تەوبە نەکەن سەرنجامێکی خراپیان هەیە ئەمە خوتبەی جومعەیە واتە خوتبەی جومعە ساڵ 12 مانگ نابێ هەر باسی نوێژ و ڕۆژوو بێ نابێ هەر باسی سەرفرە و زەکات بێ نابێ هەر باسی ئەوە چۆن زیکر دەکەی خوتبەی جومعە دەبێ هەموو ئەم میحوەرانە لە ساڵە لەو 52 خوتبەیە بکە نابێ خوتبەکانی ئەم ساڵ هەمان خوتبەکانی ساڵی ڕابردوو بن خوتبەکانی ساڵی ڕابردوو هەمان ئەوانەی پێرار بن وتاربێش کە وتاری خوێندەوە جەناب لەوێ دانیشتووی هەر لە ئەوڵەوە بزانی من ئاخریەکەی دەڵێم چی ئەوە وتار نییە فەسعەو ئیلا ذیکر الله خەڵکی نەوەرن بابەتێکی نوێ لەم وتارەدا فێر بن ذلكم خير وذروا البيع ذروا البيع واتتو دوکانەکەت داخستۆ ڕوونتر لە مایەتە بگەین وذروا البيع مەبەستەوە نییە وازنە معاملە بێنین طبعا وازت هێناوە تۆ دوکانەکەت داخستۆ بازاڕە دەجێشتۆ مزاتوی بۆ مزگەوت يخول لما زغوتها معاملة ناكي ما بس أويا بادليش إلا بازار نبي أما صافي كليري ضل الترخان قبو تاري جمعكات أما بو إيوه باشتري أقب زانن كلا خطبها تيدرو بشو مدى يمر روجاني الجمعة لزور ولاتا وران رخ ندا جيدا لأن ولا أو ولاتا بيت شواني إسلام الروجي جمعة ناكن ببشو هل الإسلام يجدار روجي جمعة بشو نية ضريزان قرآن دفنا فإذا قضيت الصلاة لفجر بياني وما يبو مزقوتي ئەگە وەختی نزیکی بانگی جومعە بوو ئەمجا خێرا گورج و گۆڵانە وەرە ئەگەر نوێژەکەش سەلامەتدایەوە فەنتەشیڕوا یەکسەر بڕۆن بڵاوی کێ بکەن لەسەر زەویدا فی الأرض بەسەر زەویدا وابتغوا من فضل الله بڕۆن بە دوی ڕزق و ڕۆزیدا بگەڕێن تۆ بچۆ دوکانەکەت بکەوە تۆ بچۆ کارگەکەت بکەوە تۆ بچۆ معاملەکەت بکەوە تۆ بچۆ پەیمانگاکەت بکەوە یعنی ئەمە ئێستا زۆر جار ڕەخنە دەگرین وڵای لە تورکیا لە فڵان شوێن وڵا ڕۆژی جومعە ناکەن بە عوتڵە
ئێوە هەر ئاینی ئیسلام بۆ خۆی دەفەرمێ ڕۆژی جومعە ڕۆژی تەنبەڵی نییە، ڕۆژی تەوەزەلی نییە، ڕۆژی ئەوە نییە واز لە هەموو کار و کەسابەتێک بێنی، هیچ بازاڕ و دوکانێک نەبێ، نەخێر یەکسەر لە دوای جومعەوە بڕۆنەوە بەسەر ئیش و کارەکانی خۆتان. بەڵام وەذکوروا الله کەثیرا، ئاگاتان لە یادی خوا بێ. سەیری قورئان کەن چەند وردە بەڕێزان، هاتن بۆ خوتبەی جومعە باسی زیکری خوا دەبیستن کە چوشنەوە بازاڕ و سەر ئیش و کار و ماڵەکانتان هەر زیکری خوا بکەن لعلكم تفلحون ئەوە ڕزگار دەبن. ئەوەی لە جومعەدا بیستوتانە لە بازاڕە جێبەجێیکەن، لە ماڵا جێبەجێیکەن، لە کارگەکەتاندا جێبەجێیکەن، لە دوکان و کڕین و فرۆشتنتاندا جێبەجێیکەن، تفلحون سەرفراز دەبن. یعنی وا مەزانن هاتنی خوتبەی جومعە بەس گوێبیستی شتێک بووی کە ژوویتە ئەو دیدەرگاکەوەکو هیچ نەبیست پێ وایە، ئەوە تفلحون نییە، ئەوە ڕزگارتان نابێ، ئەوە خوتبە سوودی پێ نەگەیاندی. خوتبەیەکی جومعە خوتبەت کردووە وتاری هەینیت گوێ لێ بووە، ئەگەر لە مزگەوتە چیت بیست بە ئیزنی خوای گەورە هەوڵی تەطبیقکردنی بدەیت، هەوڵی جێبەجێکردنی بدەیت. بۆیە وتار زۆر گرنگە. ئیسلامی ئێمە کە ئەمەندە گرنگی بە خوتبەی جومعە داوە، ئەو دوو خوتبەیە لە زیاتی دوورکان نوێژی فەرز داناوە، نوێژ بەو گەورەیە خوتبە بەقەدەر نوێژەکە ئەساسە. دەفەرمن زانایان وتویانە وتار ئەوەندە گرنگە، ئەوەلوها حرب جەنگ، ئەوەلوها کەلام و ئاخرها کەلام، حتا جەنگ بەچی هەڵدایسێ؟ بە یەک وتار هەڵدایسێ. سەرۆکی وڵاتێک سەرکردەیەک یەک وتاری حەماسی و شەڕانیەدا یەک جەنگ هەڵدایسێ، کۆتاییشی هەر بە یەک وتار دێ، بە یەک وتار بە تەسریحێک کۆتایی بە جەنگێک دێ. فالكلمة قد تشتعل حربا وتنتهي حربا. يك وتار جنگك هەڵدای سێنێت، جەنگێکیش کۆتایی پێدێنێ. بۆیە هیتلەر کاتی خۆی وتویەتی كل الأحداث العظام التي هزت العالم، هەموو ئەو ڕووداوانەی کە جیهان دەهەژێنن لم تحدثها الكلمة المكتوبة، نووسراو نایهەژێنێ، هەزار ڕۆژنامە شتێک بنووسێ ئەوەندە کاریگەری نییە. إنما الكلمة المنطوقة وتار، ئەو قسانی کە لە وتارە لە مینبەرا دەدرێن جیهان دەهەژێنن، شارێک دەهەژێنن، وڵاتێک دەهەژێنن. بەداخەوە هەندێک وتارمان هەیە لەگەڵ ڕێزمدا بۆ مامۆستایانی ئێمە هەیە وتار دەدا خەڵک دەنوێ. دکتۆر تاریق سویدان دەڵێ جارێک لە خوتبەیەکا بووم گەنجێکم لەگەڵا بوو هەر نووست بوو، کاتێک کە هاتینە دەرەوەی مزگەوتم هێلە هیچ حاڵی بوو کتێڵە دوو کەلیمە کە وتاربێژ دەست پێکەوتی ئین الحەمدە لیلام ئاگا لێ بوو، ئاخر و شەش کە گوێم لێ وتی ئەقیمی السەلات هەستم قامەتی نوێژە، باقیەکەی کرد لە هەموویدا نووست بووم. نابێ ئینسان کە هات بۆ جومعە خەوی ماڵی بێنە لە مزگەوتە. وتار وەکو زانایان فەرمویانە وتار وەکو وتاری هەینی وەکو هەستانی تەیارە وایە. تەیارەکە هەڵدەستێ هەمومان سواری فڕۆکە بووین، هەستانی تەیارە زۆر قۆناغە سەختەکەیە، هەتا هەڵدەستێ قۆناغ بە قۆناغ. وتار وایە یەکەم جا دەچێنایە وردە و لە بەرز دەبێ و بەرز دەبێ و دەگەیتە شوێنە حەماسیەکان، دواتر چۆن دەنیشیتەوە وردە چۆن دەنیشیەوە بە سەلامەتی دەگەیتەوە ئەرزەکە. وتاری وامان ئاگا لێ کۆتاییەکەی شەڕە، یعنی نازانێت چۆن بنیشێتەوە. بۆیە وتار وەکو فڕۆکەوانی قورسە بەڕێزان. کاتێک کە تۆ گوێویستی وتاربێژێک دەبی وا مەزانی وتاربێژان هەروە بە ئاسانی وتار دەدەن. عینی بڕواتان بێ عینی سایاقی فڕۆکە وایە، چۆن ئەم وتارە هەڵدەستی و سەرەتا بەرز دەبیەوە ئەبێت لە ئاستی خۆشییا بوەستی نەچێز فەوقی هەورەکانەوە زۆ تێپەڕیتە لە تەبەقاتیەوە دەرچی، ئەبێ سنووری خۆت بزانی، لە وتاریش ئەبێ سنووری وتارەکە دیاری بکەی. ئەمجا چۆن دەنیشیتەوە لە کۆتاییدا، چۆن بە سەلامەتی بە دوعای خێر خواحافیزی لە جمهورەکەت دەکەی، لە دانیشتوان دەکەی. بۆیە زانایان فەرمویانە الصمت أفضل من كلمات بلا معنى. فیساغۆرس کاتی خۆی وتوێتی، فیساغۆرسی زانەی بیرکاری ئەڵێ بێدەنگی زۆر چاکترە لە وشەیەک کە معنای نەبێ. هەر وتاربێژ بێدەنگ دانیشە زۆر چاکترە لەوەی کە تۆ نەزانی باسی چی بووە، نەزانی ئەم چەند دەقەی کە دانیشتی کە لە دەرێت برسن ئەرە وتاری ئەم جومعەیە باسی چی بوو، وەڵاهی نازانم، ئەوەندە مامۆستا شتی زۆر باس کرد نازانم بابەتەکە باسی چی بوو. ئەبێ میحوەرەکە دیاری بکرێ، چەقی وتار دیاری بکرێ و ئەو بابەتانە لە چوارچێوەی ئەو دەقەدا بسوڕێنەوە. وتاربێژی سەرکەوتوو ئەوەیە خۆی بۆ ئامادەکرد بێ. وتار نابێ هەر بە ئیرتیجالی دەست پێ بکەی، ئەبێ پێشتر ئەم وتارە ئامادەکرا بێ. زانایانی وتاربێژ فەرمویانە ئەوانی مامۆستای ئێمەن ئەڵێ ئەگەر دەتەوێ یەک دەقە وتار بدەی ئەبێ 30 دەقە کتێبت خوێن بێتەوە. بۆ یەک دەقە وتار ئەم بودان ئەبێ 30 دەقە بەلانی کەمەوە کتێبت خوێن بێتەوە. ئەگەر بتەوێ 1 سعات وتار بدەی بەلانی کەمەوە دەبێت 10 سعات خوێندنەوێت پێوە، 10 سعاتی ڕێک تۆ مطالعات کرد بێ نووسی بێتت، ئەم جا دەتوانی 1 دەقە ئەم 1 سعات قسە بکەی. بۆیە پرسیارێک دەکرێت ئایا وتاری کورد قورسترە یان وتاری درێژ؟ بە بێگومان وتاری کورد. قسەیەکی خۆشی شێخ عەلی تەنتاوی هەیە، دەڵێن کۆمەڵە خەڵک چوونە خزمەتی وتیان قوربان ئەگە وتارێکمان بۆ بدەی دەوری 1 سعات بێ زۆر سپاست دەکەین، بە سەردان چوو بۆ وڵاتێک
وتی وەڵا کاکە من بمێ 1 سەعات وتارتان بۆ بدەم دەبێت لێم گەڕێن 1 هەفتە مطالعە بکەم 1 هەفتە لە ناو کتێبخانەیەکە خەریکی ئامادەکردنی وتارەکە بم ئەمجا 1 سەعات قسەم پێ دەکرێت وتیان وەڵا ئێمە ناتوانین هەر یەکە تەلەبەیە و بازرگان و هەر یەکەی بەلایەکا دەڕوا ئێمە لەم کۆنگرە و مؤتەمەرەدا بەیەکەوەین هەفتەیەکی تر بڵاوی لێ دەکەین ناتوانین هەفتەیەکی تر بەیەکەوە بین دێ قوربان قەیناکە با سەعاتێک نەبێت 10 دقە بێت 10 دقە وتارمان بۆ بدە فەرمووی دێ ئەم جارە دەبێت مانجێک مۆڵەتم بدەن ئەگەر بمەوێت سەعاتێ وتار بدەم 1 هەفتە مۆڵەتم دەوێت بۆ تەماشاکردن و مطالعە ئەگەر بمەوێت 10 دقە وتار بدەم ئەبێ 1 مانگ لە کتێبخانەدا بم ئەمجا دەتوانم 10 دقە وتار بدەم چونکە بابەتەکە کورتترە شتی قورستری دەوێت بۆیە زۆر جاوانە زانی وتاری زۆر درێژ یعنی مطالعی زۆرتری وتۆ جاری وا وتاری کورد تەماشاکردنی زۆرتری دەوێت وتار خوێندنەوە زۆر قرسە لە عەبدولمەلیکی کوڕی مەڕیوانیان پرسی تەمەنت کەمە بەڵام سەر و ڕیشت هەمووی سپی بوو فەرمووی چۆن سپی نابێ وكيف لا يعجل علي وأنا أعرض عقلي على الناس في كل جمعة مرة أو مرتين وتكاك بخوا گەنجم بەتەمەن بەڵام بۆیە سەر و ڕیشم واسپی بوو من هەموو هەفتەیەک عەقڵی خۆم دەخەمە بەردەمی ئەو جەماوەرە ئەو خەڵکە سەیری من دەکا ئەوەی کە دەیڵێم نیشانی عەقڵ و ژیریمە هەموو هەفتەیەک دەبێت مێشتی خۆم بۆ خەڵکە بکەمەوە جارێک یان دوو جار ڕەمەزانان لە وتاری جومعەدا ئیتر ئەوەندە بارەکەم قورسە هەموو سەر و ڕیشی سپی کردم هەر بە گەنجی وتاربێژی پیری کردم ئەو وتاربێژەی کە وتار بۆ خەڵک دەدا یەکەم دەبێت ڕازگۆ بێ لەگەڵ خۆیدا ئیمانی بەو قسانە هەبێ کە دەیانکە دووەمیان متەمەکین بێ وتارەکەی ئامادە کرد بێ لە ماڵێ جوان جوان پێیدا چوو بێتەوە نووسی بێتیەوە لەبەری کردبێ ئەمجا بزانێت چۆن ئەدای دەکا بۆ چێ قسە دەکا ئەو خەڵکە بە چ زمانێک تێدەگەن سێمیان تەبیعی بێ واتە شتی خەڵکی لاسا نەکاتەوە بابەتەکە هی خۆی بێ بۆ ئەوەی بزانی وتارێک کاریگەری هەیە لە سەرەدیان نا بەڕێزان پێویستە لە دوای وتاری جومعە لە خۆت بپرسی ئەمڕۆ چی فێر بووم ئەگە هیچ فێر نەبوو بێحەوا ئەو مزگەوتە بگوازەوە بۆ مزگەوتێکی تر چونکە دەرسەکەت بە فێڕۆ چووە دیارە لێ ئەو مامۆستا تۆ باش فێر نەبووی هەموو جومعەیەک ضرورە لە خۆت بپرسی ئەم جومعەیە چی فێر بووم زۆر لە بەڕێستان الحەمدلله سوپاسی خوا دەکەم کە دەچنەوە ماڵەوە بۆ ماڵ و منداڵتان دەجێڕنەوە جاوێ لە من بابەتەکە باست دەجێڕیتەوە من 40 دقە وتار دەخوێنمەوە لانی کەم تۆ دەبێت 10 دقە لەبیر مابێ 10 دقە بتوانی لە جیاتی من ئەم پەیامی خۆیان جارش کە بگەێنی بە ماڵ و منداڵت بە دۆست و ڕەفیقانت شتێکت لەبیر مابێ بابەتەکە کاریگەریەکی هەبێ لەسەرت کە لە بازاڕە لە کار و کەسابەت تا ڕەنگ بداتەوە لە ژیانی ڕۆژانەدا زانایەکی بەناوبانگ هەیە دکتۆر ئەلبەرت مەحرابیان مامۆستایە لە جامیعەی لۆس ئەنجلوسی ئەمریکا دەڵێ وتار لە 170 زانستە 170 لە کتێبا دەرت کردووە ئامادەت کردووە لە 138 شێوازی دەربڕینی وتاربێژە ئێستا وایە دوو کەس وتارێک ئامادە دەکەن لە 170 بابەتەکەیانە لە 138 ئەدای وتاربێژەکەیە چۆن ئەدای ئەم وتارە دەکا لە 155 ئاماژەی دەست و چاوە وتاربێژە کە بەردەوام وەکو جەریدە وتار بخوێنێتەوە کاریگەری لەسەر بینەر نابێ ئەبێ سەیریان کە بە چاو بە ئاماژەکانی دەست بینینی تەفاعولی دەموچاویان لەگەڵا بخوێنێتەوە لە 155 وتاریش کاریگەری لەسەر ئەوە دەبێت وتاربێژی شەرەفی پێغەمبەرانە سەلامی خوا لەسەر بێ پێغەمبەران خەتیبی ناجح بوون هەروەها سەرکردەکان هەروەها ئەوانی سیاسەتمەداری گەورە بوون وەختی نوێژی جومعە لای ئیمامی شافعی و ئەبوو حەنیفە و ئەحمەد ئیمام مالیک ڕەحمەتی خوان لەبێ ئەو سێ مەزهەبە ئەبێ وەختی نوێژی نیوەڕۆ بێ ئەمجا نوێژی جومعە بکەی ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ دەفەرمێن نەخێر خوتبەی جومعە و نوێژی جومعە شەر نییە نوێژی نیوەڕۆ بێ ئێمە زۆر جار لە مزگەوتی خۆمانان نوێژی نیوەڕۆ هێشتا نەبووە وەختی نیوەڕۆ دەست دەکەین بە خوتبە ئەوە زۆر ئاساییە ئەوە لە مەسەبی حەنبەلیدا هەر نوێژەکەش چونکە لە صەحیحی موسلیمە هاتووە دەفەرمێت جابری کوڕی عەبدوڵڵا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جومعەی بە ئێمە دەکرد نوێژی جومعەشمان دەکرد دەچوینەوە بۆ لای حوشترەکانمان هێشتا نوێژ ڕۆژ نەگەیشت بۆ ناوەڕاستی ئاسمان بۆیە لای مەسهەبی ئەحمەدیەکان حەنبەلیەکان لە وەختی نوێژی جێژنەوە لە چەشتەنگاوە خەتیب بۆی هەیە وتار بخوێنێتەوە لای ئیمامی شافعیش چاک وایە وەختی نوێژی جومعەکە دوای بانگ کەوتبێ بۆیە زۆر جار لە مزگەوتی ئێمەدا هەم وتاری جومعەکە هەستان پێکرد بێت جار هەیە زووتر دەست پێ دەکەین هەرچەند ئێمە وتارە عەرەبیەکانمان زۆر دواتر دەخوێنینەوە ئەوە لە ڕووی شەرعیەوە خەڵکێک ڕەخنە لەگرێ هیچ ئیشکالێتێکی شەرعی لەسەر نییە جابری کوڕی عەبدوڵڵای کوڕی مەسعود سەعدی کوڕی ئەبی وەقاس معاویە کوڕی ئەبوو سوفیان زۆربەی کات نوێژی نیوەڕۆ بانگی نەداوە کە ئەوان دەستیان کردووە بە خوتبەی جومعەیان نوێژی جومعەشیان کردووە چەند خاڵێک ڕوونتر لەسەر وتاری هەینی قسە بکەین لە هەر شوێنە مسلمانان تەنها لە سۆنگەی بەجێهێنانی واجبەوە چوون بۆ خوتبەی جومعە
هیچ چێژیان نەبینی و هەستیان بە پشودانێکی ڕوحی نەکرد ئەوە بە خۆیاندا بچنەوە حەق وایە ئەو مزگەوتە بگۆڕن ئەو وتاربێژە بگۆڕن بەڕاستی زۆر کەسە لە وڵا هەر خوتبەکەم لە کۆڵ کردەوە یان بەداخەوە موسڵمانی وایە لە وڵا خوتبەی فڵان شوێن 5 دقەیە هەر ئەوە دەکەی تەواو دەبێت بۆ خۆشم نازانی باسی چی دەکات ئەوە خەلەلێک لە خۆتدا هەیە وتاری جومعە نابێت لە کۆڵکردنەوە بێ نابێت کات بەسەر بردن بێ نابێت زۆر کورد بێ و هەر نەزانی باسی چی کراوە بە پێچەوانەوە ئەبێت دەرسەکەت فێربووبی خوای پەروەردگار بە حکمەتی خۆی زانیویەتی دەزانێ ئێمە هەفتانە پێویستیمان بە نوێکردنەوەی ئاینەکەمان هەیە لەبەر ئەوە ئەگەر زانیت هەر بۆ واجبەکە دەچی بۆ فڵان شوێن باوەڕتان بێ نەچی باشترە و واجبە شوێنەکەت بگۆڕی بۆ مزگەوتێکی تر دوم خطبەی جمعە دەبێت یارمەتیدەرێکی بەردەوامی باوەڕدار بێ بۆ ئەوەی لە دۆخی ئاسایی موسڵمانبوونی خۆیدا بژی بە شێوەیە شەپۆلەکانی ژیان و لافاوی گۆڕانکاری و کارەساتەکان ڕاپێچی نەکات و دووچاری ڕەشبینی و ناومێدی و ئازاری ڕوحی قۆڵی نەکەن ئەم شەپۆلی بێدینیە بەردەوام ڕوو لەم خەڵکە دەکات ئەبێ وتاری جمعە بمانهێنێتەوە سەرخەت ئەبێت لەو هەموو شەپۆلی دڵ ناڕەحەتیە ئارامیمان پێ ببەخشێ سێمیان لە پێناسەی خوتبەدا وتراوە نامە و پەیامێکە بە مەبەستی قەناعەت پێکردنی وەرگرت واتە خوتبە تەنها بۆ بەلاغ نییە بەڵکو بۆ کارتێکردن و ڕاستکردنەوەی بیرکردنەوەی پێوەری هەڵەیە چوارەم دەنجی خەتیب زۆر دەنگ هەڵبڕین و هاوارکردن لەگەڵ ڕوحی خوتبەتان ناگونجێت ئێمە زۆر جار لەم شارەدا لە سلێمانی لە دهۆک لە کەرکووک وتاربێژ لەگەڵ ڕێزی تایبەتیم بۆ مامۆستا بەڕێزانمدا هیوایە دەشێڕێنە خەریکە ئەوم کە بەرانە دەتەقن ئەوە لەگەڵ ڕوحی خوتبەی جومعەدا نایەتەوە دەنگ پێویستە مەلەکوتی بێ لە ناخەوە هەڵقڵێ مردوو نەبێ بەڵام قاو قیژ و هات و هاوار و دەنگ بەرزکردنەوەی لە ڕادە بەدەر بەسەر ئەو داماوانی کە دانیشتون لە ڕوحی خوتبەکە دەکوژێ بۆیە هەر وتاربێژێکتان بینی هەمیشە هەر هات و هاوارە نیشانەوەی هێشتا بۆ خۆی لە خوتبەی جومعە حاڵی نەبووە پێنجەم وتار بۆ مرۆڤ دەدرێ ئێمە زۆر جا وتاری جومعە دەبیستین مامۆستا باسیەوە دەکات فڵان پیا و چاک لە یەک ڕکاتی شەو نوێژە هەموو قورئانی ختم کردووە کوڕە بەخوا وانییە بەخوا وانییە هیچ بە شەرێک نییە لەم سەر زەوێدا بتوانێت لە یەک ڕکاتی شەو نوێژە هەموو قورئان ختم کە ئەخوانێ بەڕێزان تۆ بە عەقڵ بیری لێ بکەوە ئەم موسحەفە گەورە تۆ بە مانگێ ختمی دەکەی بە هەفتەیەک بڵێ چۆن لە یەک ڕکاتی یەک شەوە ئەی باشە چۆن بە پێ خوا کەی تەکلیفی نوێژی وای کردووە ئەم وتارەکەواتە بۆ مرۆڤ نییە من و تۆ بیر دەکەینەوە ماشاءالله بەچ پیا و چاچێک بووە دەفەرموو ئەگەر ئازای بیکە دەفەرموو ئەگەر ئازای بیکە فڵان کەس ساڵ 12 مانگ جێژنی لێ دەرچوو بێ هەمیشە بە ڕۆژوو بووە باوەڕتان بێ وانییە ئەی ژن و منداڵی نەبووە ئەی کار و کەسابەتی نەبووە کاتیان پیا و چاکە سوالکەر بووە جا کۆ لە دینا سوالکەریمان هەیە کار و کەسابەت و ئێمە ڕۆژی جومعەش دەبێ خێرا و قورئانەکە دەفەرمێ بڕۆنەوە پەلاماری کار و کەسابەت دەن کەواتە وتارە بۆ هین نییە مامۆستا دەڵێ ئەوەی چڵە پوشێک لە کورتانی کەرێک دەرێنێ 7 ساڵ ئاگری جەهەنەما دەسووتێ کوڕە کەی خوش وای فەرمووە ئەبێ وتاری جومعە پێت بڵێ تۆ مرۆڤی ئێوە کەسانی کە هاتون بۆ جومعە ئێوە مەلایکەت نین هەر یەکێک لێوە لە ئێمە لە منی وتاربێژ تووشی هەڵە دەبین تووشی گوناح دەبین بەڵام گرنگەوە کە هاتوینە ماڵی خوا ئینشاءالله پاک دەبینەوە ئینشاءالله خوای گەورە ڕەحمی زۆرترە لە غەزەبی خوا غەزەبمان لێ ناگرێ خوامان نامانکە بە مەیمون و بەراز ئەها دەبێ وتار بۆ مرۆڤ بدرێ بۆ فریشتە نەدرێ من زۆر جا وتار دەبیستم لە تیڤیەکانەوە لە سیدیەکانەوە مامۆستا خۆشی ئەوەی پێ ناکرێ ئەوەی کە دەیڵێ ئەبێ بەردەوام زبانتان بە زیکری خوا ڕابێ مامۆستا تۆ ڕۆژی چەند سڵاوە لێدەی باوەڕ ناکەم دەر لێدابێ ئەبێ شتێک بڵین واقع بێ واقع بۆ مرۆڤ بگونجێ ئایا ئەم مرۆڤانێکی جویان لەم خوتبەیە گوتووە پێیان دەکرێ ئەرێ مامۆستا تۆ خۆت پێت دەکرێ ئەمە فڵان کەس چەند ساڵ لە تێکولیارەی دەخوا بە پەرداخی ئاوە دەی کوا دینی ئیسلامەوەی تێدایە خوا دەفەرمێ ئەوە چێ ئەم هەموو خەڵات و خۆشیانی مەنع کردوون وتاری جومعە وا لێ مەکە کە لەگەڵ مرۆڤەکاندا نەگونجێ ئەبێ لەگەڵ مرۆڤان قسە بکەی مرۆڤیش فریشتە نییە بەڵام گرنگەوەی شەیطان نەبێ شەشەمیان خوتبەی وا هەیە زەردی بۆ دینی ئیسلام زۆرە بێدینەکان ئەمە دەقۆزنەوە بەسەرهاتێکی کوردەواریتان عەرز دەکەم کە مامۆستا قانیعی شاعیر کتێبێکە زایاڵەی زرێبار بەرهەمە بڵاو نەکراوەکانی مامۆستا قانیعی شاعیرە ئەو کتێبە زۆر دەگمەن دەست دەکەم من نوسخەیەکم لای مامۆستا ئەحمەدی نەزیری لە ئێران نووسیوێتی لە لاپەڕەی 280دا ئەو شتانی کە مامۆستا قانیع لە دیوانەکەی و لە بەرهەمەکانیدا تا ئێستا کەم خەڵک بیستونی مامۆستا ئەحمەدی نەزیری لە کوردستانی ڕۆژهەڵاتە بڵاوی کردوونەوە بە ناوی زایاڵەی زرێبار لە لاپەڕەی 280دا دەڵێ مامۆستا مەلا محەممەدی ڕەعنایی کە ئیمام جومعەی دەی کۆڵە سالی سنەیە دەڵێ ساڵێکیان لە پێنجوێن فەقێ بووم مامۆستا قانیع لە دەیەک پێشنوێژی دەکرد دەیەکەی خوتبەی لێ نەدەدرا دەهات بۆ پێنجوێن بۆ خوتبە دەیەکەی خۆی بچووک بوو وتاری نەدەخوێندەوە دەهات بۆ جومعە هەموو جومعەیەک لە مزگەوتی گەورەی مزگەوتی پاشای پێنجوێن وتاری جومعەی دەکرد
ئەڵێ من لە خزمەتیا بووم فەقێ بووم لە ڕێی برادێکی شارە زووری و یەکترمان دەناسی دەهات بۆ حوجرە بۆ لای ئێمە بەیەکەوە چوینە خوتبەی مامۆستا باسی شەراب و عەرەقی کرد لە وتارەکەدا مامۆستای وتار بێژکوتی بۆیە خواڕقی لە عەرەقە و نەعلەتی لە عەرەق خۆر کردووە لەبەر ئەوەی شەرابی خەست و سەرخۆشکە لە ترێ دروست دەکرێت ترێژ لە داری مێوە داری مێویش کاتی خۆی شەیطان میزی لەسەر عەرز کردو و داری مێو شیم بووە بۆیە شەرابی خالیس لە میزی شەیطان دروست بووە ئەڵێ کە هاتینە دەرەوە لە وتاری جومعە مامۆستا سەیری کردم وتی مامۆستا قانع وتی وتاری ئەم وتار بێژەت پێت چۆن بوو وتم وەڵا نازانم وتی ناوێری وتم ناوەڵا وتی دوول لە قورئان و ئایەت و حەدیسەکە گووی خۆی بەڕیشی باوک و دایشی بۆ وتاری کە خوێندێەوە مامۆستا قانع هیچ قسەی نەدە پێچایەوە وتی قەسەم بەخوا ئەگەر لەو مینبەری پێغەمبەرەدا لەو شوێنەی کە باسی شەرابی خالیس و سەرخۆشکەری دەکرد ئەو مامۆستایە کوپەی عەرەقی بخواردایەوە پێم خۆشتر بوو لە خوێندنەوەی ئەو وتارە وتم بۆ مامۆستا وتی ئەوە زەرەری بۆ ئاینی ئیسلام هەیە ئێستا مولحیدێک گوێی لەم قسانە بێت دڵێت تۆ خوا دینێک ئەمەی پێبێ داری مێو بەرەکەتی خوایە داری مێو میوەی بەهەشتە داری مێو ئەو هەموو بەرهەمەی لە ترێیەکەی و لە مێوژەکەی و لە دۆشاوەکەی و لە هینەکەی وەریدەگری خوا بە خەڵات نردوێتی بۆ سەر زەوی مامۆستا وەڵا لە میزی شەیطانە داری مێوشین بووە بۆیەش عەرەق سەرخۆشت دەکات چونکە ئەسڵەکەی مێوەکە داڕەزەکە لە میزی شەیطانەیەم بووە تی وەڵڵاهی عەرەقی بخواردایە پێم خۆشتر بوو لە خوێندنەوەی وتارە فعلا ڕاستە مولحیدێک گوێی لەمە بێ ئەڵێت خوا ئەمانە چ بەشەرێکن ئەمە چ دینێک ئەمە چ پەیامێکە ئەمانە بە خەڵکی ئەدەن بۆیە وتار خوێندنەوەش بابەتێکی قورسە ئەگەر حکومەتێک یعنی زۆر دادپەروەر نەبێ وتار بێژ دەکەوێتە مەترسیەوە حەق دەڵێ جاریوە حکومەت قبوڵی ناکە ناحەق دەڵێ خوا قبوڵی ناکە پیاوێکی زۆر زانای ئێمە میلەتەکەمان هەبووە من زۆربەی وتارەکان حەز دەکەم بەسەراتەکانتان بە کوردی بۆ باسکەم هی ئەم سەردەمە باسکەم نەک زمانی قەدیم مامۆستا مەلا محەممەدی شارە زووریمان هەبوو محەممەدی مەلا ساڵحی شارە زووری ڕۆمێ جەنابتان زۆرتان ناوتان بیست بێ لە 1940 لەدایک بووە لە 1970 بە کارەساتی وەرگەڕانی تراکتۆر لە پشدەر وەفاتی کرد مامۆستا دەڵێت جارێک جێی شانازیمە لە 36 ڕۆژدا 6 جار لەدایک ئەمنەوە گیراوە هەل لەسەر وتاری جومعە کە زمانی هەشتاکان دژی بەعز کە ویستومە ئەو خەڵکە نەبێتە جاش و نەبێتە خۆفرۆش و نیشتیمانەکەی نەفرۆشێ لە 36 ڕۆژە 6 جار لە ئەمنەوە بان کراوم لەسەر وتاری جومعە دەڵێت جارێکیان وتاری خوێندەوە لە سەی سادق لە شارە زۆر وتارەکەی ئەوەندە بەعسیەکانی هەژاندووە نانهێشتووە بگاتەوە ئاخری وتارەکە دەوری مزگەوت گیراوە مامۆستا کە لە مینبەر هاتۆتە خوارەوە کە لە بچیان خستۆتە دەستیەوە ئەنجا بە باوشی مامۆستا مەلا ساڵحی شارە زۆری فەرموویەتی باوکە تۆ لە شوێنی من وتارە نوێژەکە بکە من وا دەبەن نانهێشتە مامۆستا تەنانەت نوێژی جومعەکە بکات لە مزگەوتەکەدا دەبێتە مقۆ مزگەوتی گەورەی سەی سادق ژە و کاتە گەورە ئەوانەی سەفی دواوە نازان ئەوە چی ئەوە منانە بۆ هاتنە ژوورەوە ئەوە بۆ دەنگە دەنگ دروست بوو ئەڵێ خاڵە قادرێک هەبووە لەو کاتەدا پیاوی ئەهلی مزگەوت بۆکو بەڕێستان پیاوێکی ڕیس بووە خەڵکتیان ئەرەوە چییە ئەوە چییە کوڕەکوتێتی بابەت چیەتیانە چی مەلا محەممەدی شارە سووری گیری خواردووە لە نێوان بەعس و خوادا ئەگەر حەق دەڵێ بەعس دەیگرێ ئەگەر حەق ناڵە خوا دەیگرێ ئەم پیاوە سەری نێشەوە نازانەوە بەعزەم جارە بردی فعلا زۆر جار وایە ئەگەر حەق ناڵی خوا دەدگرێ ئەی بۆ چوویە سەوە مینبەرە ئەگەر حەق دەڵی دەسەڵات لێت قبوڵ ناکە ئەوەش جاری وایە گرفتە ئەم جار بردیانم ساڵی 80 بوو بردیانم بۆ ئەبوو غرێب ماوەی 7 مانگ لە سجنی ئینفرادیدا بوو هەل لەسەر وتاری جومعە بەس لەسەوەی کە بە خەڵکم وتە مەبنە جاش مەبنە خۆفرۆش مەبنە جاسوس کوردستان مەفرۆشن زۆر جا ئەمانەی کردە کوردەکان مالایەکان چیان کردو مەلاکانی مەکاکە ئەویان کردووە ئەو خەڵکش کە بە کورتپەروەری ماوەتەوە بەرهەمی مزگەوتەکان و ئەو وتاربێژە ئازانەی ئەو سەردەمە بووە ئەڵێ 7 مانگ لە ئەبوو غرێب بووم کە بەر بووم لەسەر جادە لە بەغا فڕێیاندام لە سارێک جلێکی شەڕ سەر و ڕیشی هاتوو ڕیشێکی چڵکن چوومە خزمەت مامۆستا مەلا عەبدولکەریم و دەڕیز کە کاتی خۆی تەلەبەی خۆی بووبم لە بەغا چوومە خزمەتی مامۆستا دەستم ماچ کرد وەی زانی شێتەکانی حەوشەی مزگەوتی گەیلانیم دەڵێ بڕواب کە نەیناسیمەوە کە من کاتی خۆی تەلەبەی خۆی بووم کە من مەلا محەممەدی شارە زووری مامۆستا وەی زانی شێتەکان بێژوتی شتێکی بدەنێ بەم شێتە بیبەنەوە حەوشە وەی زانی لەو شێتانم کە لە مزگەوتی گەیلانیدا شێخ عەبدولقادر گەیلانی قەدیسە سرڕوه لە بەغا دەسۆڕێنەوە وتم مامۆستا نامناسی تی ناوەڵا ڕۆڵە وتم مەلا محەممەدی شارە زووریم ئەویش زۆر حەوڵی دابوو کە من بەڵکو لە ڕێی دۆستێک برادەرێکەوە بەربەم تی مەلا محەممەد ئەوە تۆی بەخواوەم زانی شێتەکانی حەوشەی مزگەوتی گەیلانی ئەو بووە لێ هاتووە وتم وەڵڵا قوربان لە سجناوام لێ هاتووە هەل لە بەشەریە شۆراوم 7 مانگە ئەو بەجەستەم نەکەوتووە هەموو ڕیش و سرم هەمووی تێکەڵاوە نینۆکم هەمووی هاتووە دەرەوە
ئەڵێ ئەم جارەکانە بانگی کردم و سەری ماچ کردم و گریا فەرمووی چیەکەی وتم وەڵا دەڕۆمەوە قوربان بەڵام هیچم پێ نییە فەرمووی ئەوە 50 دینار بەڵام سوێند دەدەم هەتا نەچێەوە لای باوکە سەر و ڕیشت چانەکەی با ئاوا ببینە بزان لەسەر دینی ئیسلام چی لێکراوە با باوکت شانازیت پێوە بکە مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕیس ئەو کوردە پاکە بوو لە ناو جەرگەی بەعسا لە بەغادا بۆ ڕۆژێک بۆ جارێک فتوایەکی بۆ حکومەتە نەدا کەسێک نەیتوانی ڕۆژە دژی میلەتەکەی خۆی قسەیەکی پێ بکە ئەو پیاوە لەو مزگەوتەدا چی خزمەتی بە کوردی ئێمە کرد بەڵێ دەڵێ 50 دیناری ئەو کاتەی دیناری سویسری دامێ و هاتم بە سارێک هاتم بۆ سلێمانی چوومەوە نەقلیاتی شارە زۆر بانجی برادەرێکم کرد کابرا نەیناسیمەوە کوتی ها کاکە بڕۆ ئەوی ژوەی زانی من شێتم دیسانی ژاوڕی لێ نەدامەوە کتم کوڕە کاک حاجی فڵان کەس سایاقی شارە زۆر من مەلا محەممەدی شارە زوریم کە سەیری کردم کوتی مامۆستا ئەوە تۆی ئەمجا دای بەسەری خۆی داوتی ئەی هاوار مامۆستا بووە لێ هاتووە وتمەڵە کاکە ئەمڕۆ دوێنێ لە سەرجم بەر بوو مامۆستا مەلا عەبدولکەریم دەڕیز ڕانی سلێمانی کردومەوە ئەمجا لەگەڵ یا چوومەوە بۆ ماڵەوە دڵە دڵی پڕ بوو گریا بووم بەڵێ وتاربێژانی ئێمە قوربانی زۆر گەورەیان داوە لە پێناوی وتارە هەرچەند ئێمە حەمد و سەنای خوا دەکەین ئێستا ئێمە لە فەزایەکەین سوپاس بۆ خوای گەورە وتانێ یعنی گەندەڵیەکانی حکومەتیش باز دەکەین دەبێت بە ویژدانیشەوە بڵێن زمانیمان بەو حەدە نەبەستراوە کە نەوێرین هیچ حەقێک بڵێین هیچ حەقێک بڵێن مزگەوتەکانمان ئاوادانن داواکارم خوای پەروەردگار ئازادیمان بۆ زیاد کە نەمانژێڕێتەوە بۆ ڕۆژگارێک کە زمانمان ببەستێنی و نەوێرین بە حەق بڵێن حەق و بە ناحەق بڵێن ناحەق خوای گەورە بوێریشمان بداتێ هەتا ئەو ڕۆژەی لە مینبەرە وتار دەخوێنینەوە حەقەکان و ڕاستیەکان بە حکمت و جوانی بە میلەتی خۆمان بگەێنین ئەوەی دەڵێن لێمان قبول کە ئەوەی دەیبیستین ئینشاءالله کارمان تێ بکا و کاری پێ بکەین وصلى الله على سيدنا محمد وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين